تای مسلمانەکان ئەوەیە ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان هەمیشە و لە هەموو جێیەک خاوەنی بەرزترین و جوانترین خوڕەوشتە. ئەمە لێی جودا نابێتەوە. لە مزگەوت پێوەیەتی، لە ماڵەوە پێوەیەتی، لە بازار پێوەیەتی، لە کاتی کارکردنە پێوەیەتی، لە کاتی معاملەیە پێوەیەتی، لە دام و دەستگاکانە، لە هەموو ژوێنێکە لێی جودا نابێتەوە. مسلمان دەبێ خاوەنی بەرزترین خوڕەوشت بێت، جوانترین خوڕەوشت بێت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئەکمەل المؤمنین ئیمانە ئەحسەنهم خولوقا. دەزانن کێ ئیمانی زۆر بتەوە؟ بە پێوەی دیارە کە ئیمانی بتەوە کێ؟ ئەو کەسەیە کە خوڕەوشتی زۆر جوانە. ئەوە نیشانەی پڕی ئیمانەکەیەتی و بەرزی ئیمانەکەیەتی بە خوڕەوشتە بەرزەکەی. و پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئین من خیارکم ئەحاسنکم خولوقا. باشترینتان و چاکترینتان ئەوانن کە خوڕەوشتیان بەرزە. ولا فرمدي اشترى بيغمري خوا فرمي عليه الصلاة والسلام إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. خوشويسترين تان لايمن وأوتان كزور لمن ونزيق بي للروجي قيامتا دزانن شيئا أو كساني كخروشتيان زور برزا. تيكل بخلق دبي سودو قازان جيبو خلقيا لسر ئازار و ناڕەحەتەکانی خەڵک سەبر دەگرێ. کەسێکە پاچی کردووە بە دروشم و بەرزی کردوتەوە، دەست پاک، زمان پاک، داوێن پاک، کەسێکی بە عیزەت، کەسێک نییە ترسنۆک بێت، زەلیل و ڕسوا بێ لە بن دەستی خەڵکە، کاریگەری لەسەر خەڵک دروستەکە و خەڵک کاریگەری لەسەر دروست ناکەن. پیاوێکی بە عیزەتە بێ ئەوەی کە کیبری هەبێ، خاوەنی ئەم خوڕەوشتە بەرزەیە. کەسێکە خاوەنی قەناعەتێکی دامەزراوە، کەسێکی سپاردەپارێزە، خەڵک سپاردەکانی لادانن و لێی ئەمێنن. و چەندین خوڕەوشتی بەرزی لەم جۆرەی تێدا هەیە کەوا بۆ ئینسانی ئیماندار دەبێ ئەمە بنچینێک بێ لە بنچینەکانی ژیانی بۆ ئەوەی کە خوای گەورە و میهرەبان لێ ڕازی بێت و بگا بە هەدەف و ئامانجی خۆی. پێویستە خاوەنی خوڕەوشتێکی هەرە بەرز بێت و ئەم خوڕەوشتە بەرزەی بە هیچ جۆرێک نەگۆڕێ